چێو خۆی چون مادەی کە هەر لە سەرەتا لە زەوی ڕۆژ دەکات و تێتە سەر و حیاتی هەست و گیانی هەست طبعا وەختی کە ئەیوەڕنیش مەسەڵەن لە سەمەرەکەفێ یا چێوەکە ئەیوەڕن تێرنی بۆ کار ئستفادەی لەکەن هەر لە مناڵیە و ئینسان تەک چێوە ئرتباتی هەست و لەمسیە کاتە چێو مەسەڵەن لە مناڵی و کایە پێەکەی تێتە سەر نەخشی مهمی هەست لە ناو زندگی ڕۆژمەڕەی ئینسانگەلا بەڕاستی دەوەختێکە کە چێوێ لەمسەکەی ئەحساسەکەی کە گیاندارێک لەمسەکەی لەمسکردنی شاید بۆ من وابێ بازێکی فرە کەس ئەتوانێت ئەو ئرتباتەتێک ئەو چێوا بگرێت لە لەمسکردن چێوە ئەسن عشق و عەلاقەیەک بە وجود تێ وەهان تا بەرەوە ئەوە کە بڕی بەرەوە دروستکردن و کارکردن لە تەک چێوە لە قەدیمە و فرەتر کارگەل و مەحسوولگەل متەنەوە بووگە ئستفادەیان کردگەل لە هەر کەلوپەل ناوماڵ یان و لە وەسایلگەل یان و لە دەرگا و پەنجەرەیان و یعنی لازمە و مەلزوم بەلەوەی کەم ئاسن بێتە سەرکار پلاستیک بێتە سەرکار هەر چێو بووگە فرەت شتگەلیان هەر بەو شێوە ئستفادەکردگەل لە چێو بووگە ئیسەیچە کەمترە بووگەسە بەهۆی ئەوە کەم فلز و پلاستیک هات کە ئاسن و پلاستیک وەمانە هات کەسە ناوکار چێوەکە کەمترەوە بگەسەوە ئیسا لە حاڵ حازرا چۆن ئەو ئستفادەگە لەوە قەبلەن بوو لەو کەلوپەلە ئەیان کرد ئەوانە نەماگە جێگەدا بە ئاسن و پلاستیک وەێ کەسێک کە کارەکات و ئەو کارانە دروستەکە جەنبەی هونەری پەیاکە یعنی ئەو کارانە کە دروستەکردیە ئەو مشتریە یا ئەو خوازیارە کە تێت ئەو شتە لە من ئەو ئەسەرە لە من ئەسێنێ باوەڕ بکەن حتا وەخت وا بوو کە دڵی ناهات کە ئستفادەی لێکە وەکو دەکۆراسیۆنێ لە ناو ماڵەکە یاداینی ئاگا ئستفادەی لێکردە. فرەتر دارەکان ئستفادەکەین چون هەست لە شماڵی ئێرانە لە جنوبە لە هەموو لایەکە چێومان بۆ تێ ئستفادەکەین وەلێ هیچ کامیان تام و شێواز و ڕێک و پێکی گوێزی پرسانی نییە کێک و کە بە جێگەی خۆی هەروەنیش هەروە یعنی لە جێگەگەل ترتووا و ئێرانە کە بگەڕی ئەم دارانە و ئەم چێوانە نییە.